بەڕێزان سڵاوتان لێبێت خۆشحاڵ و ئاسوودەم کە لە بەرنامەیەکی دیکەی کۆتایی هەفتەدا دێمە و خزمەتتان هەڵبەت دیارە دۆخی سیاسی عێراقی لەو قاڵی زۆر لەسەر دەکرێت و ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات ڕووداوەکانە گۆڕدرێن و لێرە و لەوێ شەنوکەوی جۆرا و جۆریان بۆ دەکرێت و جموجۆڵی لایەنە سیاسەکان هەمیشە لە ئەکتیڤ و هاوکات هەمیشە لە جوڵەیەکی بەردەوامدایە. هەڵبەت پرس و جموجۆڵە سیاسەکان لە عێراق هەرچەندە گەرم و لە گۆڕانکاریدا بن، بەڵام لە ناوچە دابڕێنراوەکان دیارە ڕنگدانەوەی جیاوازتریان دەبێت و ڕووداوەکانیش بێگومان هاوشێوەی ناوچەکانی هەرێمی کوردستان و هەروە خواروی عێراقین. ئێمە ئەمڕۆ باس لە دۆخی سیاسی عێراق بەگشتی و هەروەها دۆخی سیاسی و ئەمنی شاری مووسڵ دەکەین. هەڵبەت مووسڵ کە دووەم گەورەترین شاری عێراقا دیارە لە پاش ئەوەی کە لەلایەن چەکدارانی تیرۆریستی داعشەوە داگیر دەکرێت، ئەو شارە ڕوبەڕووی کاولکارێکی زۆر دەبێتەوە. بەڵام ئاخۆ لە ئێستادا دۆخی سیاسی و ئەمنی و خزمەتگوزاری شاری مووسڵ لە چه ئاستێکدایە و لە ئێستادا بیرمان نەچێت کە جموجۆڵی لایەنە سیاسی کوردەکان و هاوکات پەیوەندی نێوان لایەنە سیاسی کوردەکان لە شاری مووسڵ لە چه ئاستێکدایەوە تا چەند ئامادەکاری دەکرێت بۆ تێکڕای گۆڕانکاری سیاسەکان لە مووسڵ و بیریشمان نەچێت دەوترێ لە داهاتوودا لە عێراق و لە شارەکانی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت. بەڵام لایەنە کوردەکانی مووسڵ بەتایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە چه ئامادەکاریەکدایەوە تا چه ئاستێک و تا چه ئەندازێک ئامادەکاریەک و زەمینە سازیەکی باشی کردو بۆی کە پێگەی کورد لە مووسڵ باشتر، چاکتر، زیاتر پتەوتر بکات. بۆ مەبەستەش ئێمە ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز ئاراس محەممەد ئاغا کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات لێپرساوی مەڵبەندی حوتی نەینەوان گفتوگۆ و ئاخاوتن دەکەین سەبارەت بە کۆی پرسا سیاسی و ئەمنیەکانی شاری مووسڵ. کاگەڕا سڵاو دەبێ و خۆشحاڵ ئامادەبوونت. زۆر سپاس سلااو لە ئێوە بەڕێز و بینەرانی کەناڵی کەرکووک. زۆر بەخێراتیت بە لە سەرەتاوە هەڵبەتە بۆی کە دەرگایە بکەینەوە بۆ چونە گفتوگۆکانمان با بزانین دۆخی سیاسی عێراق بە خوێندنەوەی بەڕێستان لە دیدگا و ڕوویای بەڕێستان دۆخی سیاسی عێراق لە ئێستادا لە چه ئاستێکایە؟ دیارە وەزعی عێراق ڕۆن و ئاشکرایە کە دوای مانگی دەی ساڵی 2021 هەڵبژاردنکرا دوایەوە پەترێکی زەمەنی زۆر بەسەدات و ساڵێک بەسەر ئەوە و چێشمەچێشمی سیاسی زۆر و کێشەی زۆر گەورە لە عێراق و ئالۆزی و تەنانەت گەشتەکارەوە یەکتر کوشتنیش لە نێوان لایەنە شیعەکان دروست بوو. دوای بەکشانەوەی بەرەی سەدری زۆرینەی لەلایەن ئیتاری تەنسیقی دروست بوو و توانیان حکوومەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و سوننە و لایەنەکانی تر حکوومەتی عێراق دروست بکەن. ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە چاودێری زۆری لەسەرە خۆ ڕۆن و ئاشکرایە کە ئەمریکیەکان، ئێرانیەکان، وڵاتانی دەوروبەر لەوانە پشتیوانیشی هەبی و نایاریشی زۆربی و هەمیشە بەبێ بربەست و ئەوە نابێت و ئەمە نزیکەی بۆ 4-5 مانگ دەچێت کابینەکەی سوودانی تا حدێک توانیتی بەشێک لە کێشەکان کۆنتڕۆڵ بکاوە، بەشێک لەو دەسەڵاتانی لە ڕابردوو کە ئەوان گلەییان لێ هەبوو وەکو پێویست ئیش ناکەن کێشەی ئەمنیان دروست کردووە یان تەحەیوز بۆ لایەنێک سیاسی کراوە تا حدێک توانیت هەن ئەم بابەتانە چارەسەر بکەن. بەڵام لە پاش ئەوە عێراقیش خۆتان دەزانن پاش ماوەی شەڕێکی گەورەی چەند ساڵ داعش، پێش داعش، قاعیدە، زۆربەی شارەکانی عێراق خاپور بووە، مشکلی زۆری تێدا هەیەوە. بارودۆخی دارایی عێراقیش لەوانەیە وەکو حکوومەت وەکو پارەی نەوتەکە لە ئاستیش پێویست، بەڵام ئەگەر بە کۆی گشتی پێداچوونەوە پێ بکەی ڕێژەی بێکاری زۆر زۆرە و معاناتی خەڵکەیە. چەندە حکوومەتی عێراقی توانیتی تا ڕادەیەکی باش مۆزوعی موچە کۆنتڕۆڵ بکە وەکو لە کاتی خۆی و ئەم خەڵکانەی کە پێ دەڵێن ڕیعای ئیجتیماعی بەشێکی زۆر لە شار و شارستانی عێراق چاودێری کۆمەڵایەتی و دەستیش بە کۆمەڵە پرۆژە کردووە لەوە بنیادنانەوەی عێراق، بەڵام بەربەستی زۆریشی هەیەوە. ئەمە ئەخیری کە ئێستا کێشەیە بۆ حکوومەتی عێراقی مەوزوعی دۆلارەکەیە، لەوانەیە وەکو کارێکی سیاسی بەکاربێنن بۆ دژی حکوومەتەکەی سوودانی. بۆیە پێویستە لەسەر هاوپەیمانەکانی ناو ئەو حکوومەتەوە خودی سوودانی و ئیتاری تەنسیقیش کە ئێمە دەبێت کۆنتڕۆلی بارودۆخی دۆلار بکەن، چونکە گرانبوونی دۆلار خەتەرێکی گەورەیە لەسەر پێگەی حکومڕانی سوودانی لە داهاتوو. ئەگەمە کۆنتڕۆڵ نەکرێ بازار دەشێوێ وەزعی هاوڵاتیان تێدەچی، چونکە هەموو شت ئێمە کە فەرمانبەرانی عێراق موچە وەرلەگرن بە پارەوە لەبەر ئەوەی عێراق
بنیە تحتیەی باش نییە هەموو شتەکانی کە دێت کاڵاکانی خواردن و کاروباری ڕۆژانە بنیاسازی هەمووی لە دەرەوە دێت هەمووی بە دۆلار دێت وڵاتێکی بەرخۆرە مستەهلکە مستەهلێکین ئێمە ناتوانین کە دۆلار بەرز بووە ئەمە قورسە زۆر بەسەر قبولکردنی بەسەر هاوڵاتیانی عێراق چونکە تحملی ئەوە ناکەن. عێراق جیاوازە لەگەڵ ئێران و تورکیە لەوانەیە تورکیا و ئێران تحملی شکانی بەهاکەی دراوی نیشتیمانی خۆیان کەس ئێمە ناتوانین چونکە ئەوان ئەگەر تەماشای ئێران بکەی لە خواردنەوە تا دەگەشتە سەنعەتی خۆیانە دەتوان بە پارەی خۆیان بکڕن لەوانەیە کولپەکەی زۆر نەبی. لە هەمان شێوە تورکیا هەموو استرادی دنیا تورکیا دەکات لە کەلوپەل و خۆراک و بنیاسازی لەوانەیە بەپێی تەسیری هەیە شکانی دراوەکەیان بەڵام بۆکو عێراق نابێ ئەمەی عێراق زەربەیەکی کوشندە دەبێت چونکە کە دۆلار بەرزبی حسابی ڕون و شەکر و خواردەمەنی سەرەتایەکانی ڕۆژانە بکات چی بەسەر دێ ئەمە کێشەیە بۆ حکوومەتێکی سوودانی دەبی بیر لەمە بکاتەوە ئەو فراغە چارەسەر بکەمە چارەسەر نەکە ڕوبەڕووی تەنگەشەی زۆر دێتەوە. باشە باس لەوە کردکەوە ئێرانە تورکیای بۆ نمونە ئەمریکا وڵاتانی زەرهێز کە هاوپەیمانن چاودێرن بەسەر حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هەڵبەت چاودێر ڕەنگە جیاواز بێت لە تەدەخولات بەڵام زۆرێک لە شەکەڵکەرانی بوارەی سیاسی باس لەوە دەکەن کە دەڵێن نەخێر عێراق بۆتە گۆڕەپانێک مەدانێک بۆ تەراتێنی هێزە ئیقلیمیەکان هێزە نێودەوڵەتیەکان و زۆر جار لێرەوێ شکاندنی سیادەی عێراق ئەبیستین و ئەبینین بۆیە تەدەخولاتی ئیقلیمی و نێودەوڵەتی تا چەند کاریگەریە بێ لەسەر کارنامە و بەرنامەی حکوومەت بۆی کە لە دیفاکتۆیە لە ئەمری واقع جێبەجێ بکات. بەدڵنیایەوە عێراق ڕاستە لە ڕووی واقعەوە لە ڕووی شکلیات و ڕسمیەوە سیادەی تەواوی خۆی هەیە و عێراق دەوڵەتێکی کۆنە و کاریگەری گرنگی هەیە لە سنوورەکە لە ناوچەکە بەڵام بەهۆی ئەم حیزبە عێراقیانەی کە ئێستا هەیە بەدڵنیایەوە تەداخولاتی دەرەوە هەیە و تەداخولاتی بەقەوت شەیە لەسەر شێوازی حکومڕانی مەسەلەن بەشێک جار کە ئەم کێشەی حکوومەت تاخیر و بەدڵنیاییەوە بەرژەوەندی لایەنە نێودەوڵەتیەکان بوو وای دەخواست کە تاخیر بکە بە کۆتاییەکەی کە حکوومەتەکە پێکات حتمما هاوکاریەک هەبووە لە دەرەوەش بۆ پێکێنانی ئەم حکوومەتە بەدڵنیایەوە عێراق لە ڕووی سربەخۆیی و سیادەی کاملی نییە تا ئێستا و تەداخولاتی گەورەشی هەیە لە هەموو بوارێکەوە کە تەداخولاتی ژیانی سیاسی عێراقیەکان و ژیانی ڕۆژانەی ئیداریش دەکرێت ئەمە چۆن چارەسەر دەکرێت پێویستی بە کات هەیە پێویستی بە بڕیاردەرانی بەهێزێ لە حکومڕانی عێراقەوە بۆ بتوانین ئەم تەنگەشانە دەرباز بکەس کە عێراق لە هەموو ڕۆیکە دەوڵەمەندە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کوشتکە هەموو بوارەکانی ژیان کە دەتەوێت تێدا فەرهەم بکەیت لە عێراق دەتوانێت فەرهەم بکرێتەوە چاودێری زۆریش تێدایە بەڵام وبێت دەکەین هەموو لایەنە سیاسیەکان و حکوومەتی ئێستا ئیدارەدان کاریگەری لەسەر ئەو دەوڵەمەندیە خراپی ئیدارەدانی تاکید ئەگەر خراپی ئیدارەدان هەیە ئەم سامانە گەورەی ئێستا هەیە مەسەڵەن ئێمە گە بەراوردی عێراق بکەین لەگەڵ وڵاتێکی وەکو قەتەر وەکو وڵاتێکی وەکو ئیمارات عێراق زۆر لە پێشەوانە ئەوان تەنانەت بۆ چاندنی ڕۆکێک پێویستان بە خاک و خۆڵی لە وڵاتێش ترێ بێنن شارە وڵاتەکانی چلاتی ئێمە لە شوێنکە هەموو مستەزلەماتی ژیان چ لە ژێر زەمینە لە کانزاوە تا دەگەشتە ئەوەی کوشتکاریش لە عێراقا هەیە ئەگەر دەتەوێت خورما گەورەترین وڵاتی بەرهەمێنانی خورمەیە نەوەت بە هەمان شێوە فۆسفات هەرچی مەوادی کە پەیوەستە بە کانزاوە لە ژێر زەمینی عێراقی هەیە ئەگەر حەضارەی هەیە پسپۆری باش و شارەزایی باش و خوێندەواری باش و دکتۆری باش هەموو کرستەکانی ئەوەلی هەیە بەڵام چۆن ئیدارەی دەدرێت لە ئەوەی بنیاتەشی باش بدرێت چۆن ئیدارەی دەدرێت لە ئەوەی بتوانین ئێمە عێراق بتوانین معاملی گەورە دروست بکەین بتوانین بنیە تحتی شارەکان چا بکەینەوە ئەمە زۆر گرنگە ئێستا لەوانەیە لە کوردستان زۆر پێشکەوتون هەبێت بەڵام پێشکەوتنەکان چیەکرد بەس دەبینن زادە و بینای بەرزە شوقەکانەکە بدەفرۆشن بە عەرەب و نازانم چێ ئەمە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە تۆ ئەو کاتە وڵات لەسەر بنیە تحتیەشی باشە معاملی گەورەی هەبی لە زیاتی ئەم بکانات ئەوە بتوانین زانکۆی گەورە و باشی هەبی مستەشفیاتی گەورەی بی ئەمە لە عێراق هەرێمی کوردستان لەوانەیە تۆزێک باشتر بەڵام بە گشتی لە عێراق معاوزەکانی کوردستان لەوەش لەم بوارانەوە زۆر دواکەوت ینی شتێک وایە ینی پێڵێمە ناتوانین تەنانەت خواردنە سەرەتاییەکانی خۆمان دابکەین تەنانەت نەخۆشەکان چەند مستەشفەیەکی ئەهلی هەیە ئەگە بتوانین هەندێک چارەسەر بکرێت نەخۆشخانە ئەهلیەکان هیچ سەزەماتێکی تووبی سەحی تێدانە ئەمە خەتەرە خۆی لەسەر کاتام دۆخی عێراق کە هەیە گەر بێت و بەرەو
داخرانی زیاتر بشێ بەرەو دۆگمابوون چەق بەستوبوونی زیاتر بچێت تا چەند کاریگەری بێ لەسەر هەرێمی کوردستان. ئێمە ئێستش تاوەکو ئێستاکە حکومەت هەرێم چاوەڕێی بودجێ لەلایەن بەغداوە بنێت کاتێک بودجەکەش تاخیر بێ زانی کە دۆخ و ژیان و گوزەرانی فەرمانبەران و هاوڵاتیانی ئەم بۆتەیە ئەم نیشتیمانە بەرەو چ ئاراستەیەکەوە کەواتە دۆخی سیاسی عێراق ئەگەر باش نەبێت چ کاریگەریەکی بێ لەسەر حکومەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەداخە خۆم ئەوە ڕۆن و ئاشکرایە هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی عێراقەوە ئێمە هەرێمی کوردستان سیادەمان نییە هەرێمەچین لە چوارچەوەی عێراقی نوێ تێکچوونی بارودۆخی عێراق تاسیرێکی زۆر زۆری چکە ئێمە دراومان نیە دراوەکی ئێمە دراوەکی عێراقیە موچەکانمان بە دراوی عێراقیە و تەنانەت پاسەپۆرتەکانمان پاسپۆرتەکانمان عێراقی ئێمە هەموو شتێکمان لەسەر عێراق حسابە بارودۆخی عێراق لە داراییەوە تێکبزی تاسیری 100% لە هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنی و تێکبچی تاسیری لەسەر هەرێمی کوردستانە شیرازی تێک هەمووی تاسیری و خصوصتەن کە ئێستاش خۆتان زانین حکوومەتی هەرێمی کوردستان چ شێوازێک چ عەقلێتێک ئەم حکوومەتە بەڕێوە دەبە ئەمەش کاریگەری زۆر زۆری خراپی هەیە خوا نەخواستە ئەگەر شیتر ڕوو بدە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە بە تاکید خەڵکی کوردستان زۆر ناڕازین لەم شێوازە حکومڕانی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و لە هەموو ڕۆکەوە کوردستان و هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە بۆ ڕوبەڕووبوونەوە هیچ قەیرانێک و بەدڵنیاییەوە تاسیرێکی زۆر لەوانەیە کاریگەریەکە هێشتان قورستری لە شارەکانی تری عێراقی ئەمەی لەسەر هەرێمی کوردستان دروستدەبێت چکە ئێمە لەبیرمان نەچێت تا ئێستا ناتوانین موچە لە کاتی خۆ بدەین خۆ حکوومەتی عێراق زۆر لە زۆر ڕۆ لە پێش ئێمە موچەکە لە کاتی خۆی دەدا مستحقاتی فەلاحین دەدات ئەمەی مەوزوعی سەحە و ئەوانە لە پێش ئێمە دا و دەرمانی باشتری هەیە لە ئێمە دابین دەکا مەوزوعی ئازوقەی مانگانە کە بەسەر بۆ هەموو خەڵکە ئەمە بۆیان جێبەجێتەکە ئەمە هەمووە کردی لە وەزعان لە ئێمە باشتر بیت لە کۆمەڵە بوارە کۆمان دەوڵەتەن دەتوانن قەرز بکەن پارەوەرگرن مانکی نێودەوڵەتی پشتیوانیانە کۆمەڵە شتیانە ئێمە نیمانە و حکوومەتی هەرێمی کوردستان قەرزارەش ئەوانە هەمووی ئەگەر بارودۆخی عێراق استقرار نەبێت هەرێمی کوردستانیش نە استقراری دارایی و نە استقراری ئەمنی بەخۆ دەبینەوە و سەرڕای ئەوەش کە ئەم کێشانە ئێستا حکوومەتی کوردستان و حکوومەتی کوردستان و ئەنجومەنی وەزیران شێوازێک دەتوانێت تعامل لەگەڵ لایەنە سیاسیەکان کە بینی لەگە هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان باش نییە و ئەترافی ناو حکوومەتی کوردستان یەک کێشە هەیە لە بینی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و لە بینی لایەنەکانی تریش وە متمانە نەماوە بە حکوومەتی ئەوەی لەسەری پاشان کە باڵێن تا چ ئەندازەیە کاریگەری لەسەر ناوچەدا ڕێنراوەکان بەڵام بینە سەرەوەی کە ینی وەکو کۆتایی بە دۆخی عێراق بین پاشان بینە سەر هەرێم و مووسڵ و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان زۆر جار باس لە هاوکێشەی الرجل المناسب في المكان المناسب یاخود کەسی شیا و لە شوێنی شیا من نمونەیەک لەوبارەیەوە بۆی کە بینەریش ینی بەرچاوی ڕوونتر بێت کاتی خۆی کە یاسر عەرەفات سەرۆکی فەڵەستین داوای لە محمود دەروێشی شاعری گەورەی عەرەب کرد کە بێتە وەزیر ڕۆشنبیری لە کابینەکەی بەڵام محمود دەروێش ڕەفزی کردەوەتی من نابم یاسر عەرەفات بۆی کە بەری پێبگرێوەتی باشە ئەوە نییە ئەندرێ مالرۆ شاعری گەورەی فەڕەنسا لە کابینەکەی شارل دیگۆل وەزیرە وتینە ئەم بستە خاکێک کە ئێمە هەمانە فەڕەنسایە و نە من ئەندرێم و نەتۆش شارل دیگۆل بۆیە لە خۆم ڕنابینم کەوا ئەو پۆستەوەگرن کەواتە مەلی عێراق ڕوەدا بابەتی مەحسوبیەت و منسوبیەت و دانانی کەسی نەشیا و لە شوێنی شیا و چ کاریگەریەکێ لەسەر کۆی سیستەم و پرۆسی سیاسی لە عێراق بەدڵنیاییەوە ئەگەر من باسم کرد لە پێش گوتم کەسانی کەفۆ هەیە لە عێراق لە ڕووی عەقلیەتەوە خەڵکی باشمان هەیە لەوانەیە بتوانین منافسەی زۆربەی دەوڵەتەکان بکەین ئەگەر لێ بکەن بەڵام ئەمەی کەوکەیە خۆی دەزانن حکوومەتی عێراق حکوومەتێکی محاسسیە یعنی پێک هاتووە لە سەرجام لایەنەکان تەوافقیە ئەم حکوومەتە تەوافقیە هەموو لایەنێک بە کەیفی خۆسیوی وەزیرەکەی پێشکەش دەکات ئەنی ئەوە نییە بڵێن کاکە ئێمە دەتوانین خەڵکێک دابنین کە مهتەمیەکە وەڵا خۆشبەختانە ئەم جارەی کابینەی کەی سوودانی مەسەلەن بۆ نمونە کچێک دانراوە نای تەیفە لە وەزیری مالیە پێم وایەوە بە هیچ کەسێک پشتوانی نەکرێ بەڵام خۆی لە وارەیە لە چەندی ساڵە لەبەر هەندێک تا ئێستاش پێم وایە چالاکترین وەزیری حکوومەتی عێراقیە لەبەر شارەزایی وارەکەی بەسەم وەزیری باش تێدا هەیە لەم کابینەیە دەتوانین بڵێن کابینەیەکی باشە تەنانەت دەگە حیزبەکانش دەستیانیا کردی ئێمە وەزیرەکانی یەکێتی کارخاڵتوانی تەجڕبەی باشی هەیە دەتوانی کاگنزار چەند ساڵە لەوێ بووە دڵنیام ئەم کابینەی ئەم جارەی سوودانی تەکوینەکەی باشە خراب نییە دەتوانین سوودی لێوەربگرین و گەلانی عێراقیش دەتوانی سوودی لێوەربگری و ئەگەر هیچ شتێکی خراب نێتە پێشەوە پێم وایە ئەم جارە نیەتێکەیە بۆ ئەوەی ئەم حکوومەتێکی سەرکەوتووی حکوومەتێکی خزمەتگوزار بێت و بتوانێت سیادەی عێراق بگەڕێنێتەوە و بتوانێت
ئەو کێشانەی لە ڕابردوو هەیە بەشێکی چارەسەر بکەوە عێراق لەسەر قاچەکانی خۆی بۆستەوە. باش نمونەیەکی لەسەر ئەمریکا دەڵێ ژیانکردن لە ئەمریکا وەکو میوەی ژێر نایلۆن وایە جوان و گەورە و شەنگە بەڵام تامەکەی خۆش نییە بێت تامەکەواتە بۆ عێراق ئەمەیکە هەیە بۆ هاوڵاتیان لە ڕووی سیاسی و مەکابینێکی حکوومەتمان هەیە خۆت حکومیمان هەیە و پەرلەمانمان هەیە و بەڕێوەبەری گشتیمان هەیە و حکوومەتێکە لەسەر ئەساس و بنەمای محاسسە و هاوکات شەراکەت و تەوافق و تەوازن دروست بووە بەڵام بۆ هاوڵاتی چ لە گۆڕانکاریەیە تا چەند سوودی بۆ هاوڵاتیە بۆ ئاخۆ بۆ هاوڵاتیانی عێراق بەگشتی هەر لە هەرێمی کوردستانە بگرێت تا وکەگاتە بەسڕە و فاو هەمان ئەو میوەی کە لە ژێر نایلۆنەکانە جوانە بەڵام بێتامە. هاوڵاتی چی دەوێت ئەندە خزمەت گوزاری سەرەتاییە بۆ هاوڵاتیان گرنگە مەوزوعی خەدەماتی ڕێگاوبانە سەحەیە تربیە ئەمانە بۆ هاوڵاتیان گرنگە بەڕاستی بۆ لە هەر وڵاتێک بێ زانکۆیەمە کە خەڵک پێویستی پێ بۆ هەموو بارەکانە من پێم وایە ئەمەی هەیە لە دابینکردنی موچە و فرسەتی هەلیکار بەشێک هەنگاویان ناوە موچەکانیان تاخیر نەبوو لە کاتی خۆیە فرسەی عملی داوە بەسەڵەم پێم وایە ئەنجومەنی وەزارەتی ئەعلانی سەدان تەعیناتی کردووە لە بوارەکانی حکومیە لە وەزارەتە جیاجیاکان مەوزوعی سەحە ئەم ئێستا کە بەرپرسم لە مووسڵ دەستیان پێ کردووە دایان دروستکردین دایان نەخۆشخانە خۆ دەزانم بەڵام کە بنیە تەحتینە بۆ ئاسان نییە بە ڕۆژێک و دوو ڕۆژ ئەمانە ناکرێم و کاتی دەوێت ئەم جارێک ئەوەی دەیبینم پارەکان دێتە خوارێ بۆ ئەوی ئیش پێ بکرێت بەڵام لەوانەیە وەکو پێویست سەرپیەکە نەکرێت وەکو پێویست لە شوێنی خۆی خەرج نەکریان کە خەرجش بکرێت بەشێکی لێگەندەلی تێدا هەبێت بەڵام گرنگ وایە ئێستا پرۆژە و ئیش دەکرێت لە عێراق پرۆژەکان نەوەستاوە مثلەن ئەگەر ئێمە شارێکی وەکو مووسڵ مقارنە بکەین لەگەر شارەکان لە خلالی ئەم 2 ساڵە بە تایبەتی ئێستا یعنی ئەم شارە داعش وێرانی کرد و بنیە تحتی ئێستا بڕۆ لە هەموو کۆڵان و گەڕێک ئاودانکردنەوە تێدا هەیە لە شارەکە و لە ڕووی سەحە و دەستیان هەشتێت دەزانین گەندەلی زۆری تێدا هەیە یعنی ئەم پارێک کە ڕێژەی بۆ دادنێن ئەگەر لە پرۆژەیە کە 200 ملیارد دیناری بۆ دانراوی لەوانەیە 100 ملیارد تێدا خەرج نەکرێ هەمووی تریش بە هەدەر بڕوە چاودەی ڕقابە لەکوێیە ئەمە وەزعی عێراق استقرار نییە ئەم شتانە پێم ئەوەی دەڵێم محاسسەیە لە دابش کراوە تەنانەت پرۆژەکانیش تەوزیع کراوە لە شارەکانی عێراقا ئەم پرۆژە گەورەی فلان حیزبە ئەم پرۆژە گەورەی فلان حیزبە ئەمە ناستقراری دروست کردووە هاتەیانی مالی گشتی دروست کردووە بەڵام گرنگ ئەوەیە لەوەی هیچ نەکرێ باشترە شتێک هەیە کە بەرەو پێشتونێک هەیە بۆ ئەوەی بتوانێت وردە استقرار بکە بەسەر بارودۆکانی کەواتە لە ڕووی ئەمنیەوە لە ئێستادا دۆخی مووسڵ لە چ ئاستێکە وەکو بینرا لە 2014 ئەو هەموو سەرباز و چەک و تەقەمەنی و لە ڕووی جیۆپۆلەتێکی شارەزای ناوچەکە بوون سوپای عێراق بەڵام بینیمان کە لە ئانوساتێکە بە چەند چەکدارێکەوە چەند هەزارێکی کەم مووسڵ بەرە و ئەو ئاراستەیە ڕووی لە ئێستا دۆخی سیاسی و ئەمنی مووسڵ لە چ ئاستێکە شاری مووسڵ شارێکی گرنگە لە ڕووی جوگرافیاوە دراوسێ لەگەڵ تورکیا و عێراق سووریا جاری تر کە هات لە سووریەوە داعش هات بۆ عێراق و ئەم خەڵایی نایمەیە کە لە شاری مووسڵ بوون لەگەڵ ئەم هێزەوە تەنسیەکی چۆنبی هێزەکەی عێراقی بەرگەی نەگردیان شەڕشی نەکرد توانی زۆر بە ئاسانی کۆنتترۆلی شاری مووسڵ بکەن ئێمە کە ئەوەی من دەبینم ئەم جەیشەی عێراقی جەیشێکی نییە ینی مەبدەبی جەیشێک نییە یەکتر بناسن چۆن بتوانن استحواهی بکەن و دەیان هێزی ینی هێزێکی یەکگرتو نییە ناو عێراق پۆلیس هەیە چارپێنج نوع پۆلیس هەیە لە چارپێنج شوێن ئەوامر وەرلەگرێت جەیشی عێراقی هەیە وەزارەتی ئەمنی وەتەنی حەرجی شعبی هەیە کۆمەڵک هێز و لایەنی ینی لەناو لە یەک سەیتەرەیە لە یەک بازگەیە لە مووسڵ وانێ 5 هێزی ئەمنی تێدا هەبێت و ئەمە ڕاستە هەمووی لەژێر دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەڵام لە واقعی ئەرزە هەر جیهەتێک و سیاسەتێک هەر هێزێک بە جیهەتی سیاسەتێک دەزورێتەوە ئەمە خەتەرە لەسەر عێراق ینی ئێمە ناتوانین بڵێن هیچ خەتەرێک لەسەر شاری مووسڵ و دەوروبەری نەماوە ناوچە جناکۆنا بە دڵنیایەوە خەتەری ماوە و داعش و پاشماوەی قاعیدە ماون لە ڕووی فکرەوە و تا ئێستا تەنزیماتیان ماوە جم و جۆریان هەیە مەسەلەن ئەگەر دەوروبەری غەربی نەیناوە با بڵێن منتیقەی زومار و یازێ و تا دەگەژە شنگار و ئەوانە تا ئێستا جم و جۆریان ماوە لە منتیقەی
جنوبیەکەی مووسڵ لە دەشتایەکەی مووسڵ هەیەە ئەمانە هەمووی وا دەکەن سەلەی سووریا استقرار نییە خەتەر هەیە کێشەی تووشە و ڕۆژ ئاوا ئەمانە هەمووی تەسیراتی دەبێت لەسەر باردۆخی شاری مووسڵ ئەو بانگەشەی کە تورکیا زۆر جارێک کاگەڕانەوەی بۆ پێش سایکل بیکۆ بە تایبەتی سەروبەنی جەنگی جیهانی یەکەم یاخود پێش 1940 کە ئەوان دەڵێن شتێک نەبوو بەناو عێراقەوە بەڵکۆمە لە سایکس بیکۆ لە 1920 بەدەواوە ئێستاش زۆر جا هەڕەشە لەسەر مووسڵ و کەرکووک و تێکڕای وڵاتی مووسڵ ئەم هێڵاکەنکەوە لە بگرە لە خورماتەوە گاتە تاوکو و مووسڵ و تەلافەر و زمار بۆیە ئەم هەڕەشانەی تورکیا کە ناو بەناو دەیکا و هەڕەشە لە سیادی عێراق و هاوکات دووبارە خەونی بنیادنانەوەی ویلایەتێکی فەنتازی خەیاڵی عوسمانی ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر بارودۆخی مووسڵ بەگشتی پێم وانییە لە ئێستادا تووچە بتوانێت ئەمە بکات تووچە لە دەرفەتێک دەگەڕێت ئەگە دەرفەت بۆی بڕەخسێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لەوانەیە چکە هێزی هەیە سەرقاڵبوونی ئەمریکا بە چین و تایوان و هاوکات بە رووسیاشەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە تورکیا بە ئارەزوی خۆی تەراتێم بکە رووسیا ئەمریکا سەرقاڵە بەمان بەڵام ئەمریکا خۆ تەنها هێزێکی نییە و تەنها کەسێکی نییە ئەمریکا چاودێری هەموو جیهان دەکات وە لە هەموو جیهان دەسوود و دەسەڵاتی هەیە بەش ئەوەندی خۆشی دەپارێزی بە دڵنیاییەوە ئەمەی هەیە کە تووچە لە مێژە ئەم تومحی هەیە بەڵام ئایا چەند دەتوانی ئەم بابەتە بکە خەتەر ئەمە ئەگەر تووچە بکە ئای ڕۆلی ئێران چ دەبیت ئەمە لە منتکە ئای ئەمریکا چی دەکات رووسیا ئەنی ئاسان نییە بۆش وڵاتی وەکو عێراق وەکو سووریا نییە لەوانەیە سووریا ئەو هێزە ئەو پشتیوانی نەبیکات مثلەن تووچە بە ناوی ئەوەی کە تیرۆریست هەیە لە منتیقی ئەفرین و ئەوانە داخڵ بوو بەڵام ئەگەر لا سامەحەڵلاگە دروستبوونی بۆشایی ئەمنی لە وڵات لە عێراق دروست بێت هەموو شت ئیمکانە بکرێت بەڵام لە ئێستادا هیچ هێزێک ناتوانانی ئەمە بکات بەڵام بە دووریشی مەبزانە هەموو شتێک تووچێک کە داڕێت ئێستاش بەپێی ئەو معلوماتی من هەمە لە خەزێنەی گشتی تووچێگە ساڵی لیرەیەکی تووچی دانانی میزانە بۆ ویلایەتی مووسڵدا دەنێ ئەمە خۆی لە خۆی خەیالێکە کە هەمیشە لە خەیالیاندا ئەمانە بە شوێنی یان پێگە و زەوی خۆیان دەزانن بەڵام لە ئێستادا ئەگەر حکوومەتی عێراقی حکوومەتێکی سەرکەوتوو بوو لەو ماوە و بتوانێت کێشەی خۆی لەگەلایەنە سیاسیەکان و ئەم فۆزایی لە ڕابردوو خۆ لە عێراق و دۆخی دارایی کۆنتترۆل بکات بە دڵنیایەوە هیچ هێزێک ناتوانانی بربەستی عێراق بێتەوە بە ئەو بربەستانی عێراق دەرباز بکە من تەمەناش دەکەینەوە کە هەر ئومێدمان وایە کە عێراق بەم شێوازە تەعامل و کەوە حکوومەتی عێراقی بەهێز بیت بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم تەحەدانە بتەوە چکە ڕاستی گەلانی عێراق گەلێکن شایانی ئەوەن لە باشترین کات لە باشترین حاڵ بژین و بە تایبەتی شاری مووسڵ شارێکی وێرانە ینی لەگەر هەموو شارەکان جیاواز 15 ساڵی ڕێکە ئەگەر بۆ 17 ساڵ نەچێت لە ڕووی ئەمنیەوە زۆر باردۆخ کرابووەوە خەڵکەشی زۆری تێدا کوژرا بەناحق و خەڵکەی زۆر بەدەستی تیرۆرستانی داعش قاعیدا ینی ئەم شارە ئێستا خەڵکەکەی زۆرینەی ڕەها هاوکاری حکوومەتەکەن لە ڕووی ئەمنیەوە کە شتێکەوی ئەم ئەمنیەتی ئێستا لە مووسڵ هەیە کە کێشی ئەمنی زۆر باش بووە 1970 دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیانی شارەکە کە ئەوەندە ماندوو بوو بەڵام پێش 2014 هەمان شت بوو ئەوان ئێستا بۆ دوازەکەم ئەوەندە ماندوو بوون لەوەندە ساڵە ئەوەندە ئەزیێتیان کێشە ئەوەندە مالیان وێران بوو ئاوارەی دەربەدەری خانووکانیان ڕوخە گەنجەکانیان شەید بوون بەدەستی تیرۆرستان دواتر یعنی ئەمەی دەکوژرا و ئەوەش دەیکوشت هەر یەک شت بوو لە ناو یەک شار بوون بەڵام چی بوو عەقلێتە کەو لە دەرەوە ئەم خەڵکانەی هە لەسەر ئەوەی دەرەوە بەسمە کاگاراز ئەفوم کە عێراق ئەوەی کە هەیە ینی واقعەکەی عێراق وایە فرە پێکاتێ فرە مەزەبە فرە ئایدۆلۆژیە فرە ئاراستە و فرە هەم بۆچوونی جیاوازە ئەم ئاوەدانکردنەوەی کە لە ئێستاە لە مووسڵ ئەنجامە درێوە دەستی پێوە درراوە حکوومەت بە دەرەجەیەک پاڵپشتێکی باشە یاخود لە ڕێگەی کەسایەتی وە سەرمایەدارەکان و هاوکات بیریشمان نەچێت وڵاتە مەزهەبیەکانی سونە مەزهەب بە تایبەتی ئەمە دوو جانبە جانبی ئەساسی و گەورەیەکە بوو جەزەبەڵاح و گەورەکە حکوومەتی عێراقە خۆی دەوێت بنێت چکە خۆتان دەزانن لە عێراق شتێکەیە تا ئێستا عێراق دەوڵەتێکی موەسساتی ئەگەر هەموو چێبی موازنە دابش دەکرێت لەسەر ڕێژەی دانیشتوان قەبارێت مووسڵ ڕێژەکەی گەورە زۆرە 4 ملیۆنە ینی 112 عێراقە مووسڵ 112 لە تو حساب کە لە میزانی تەشغیلی یان لە میزانی کە
پێ دەڵێن بۆ تەنمیەی ئەقالیم و ئاوەدانکردنەوە و سندوقی ئاوەدانکردنەوە لە عێراقدا مەزراوە ڕێژەی باش بۆ دێت ینی زۆرینەی 90 پارەکانی کە لە مووسڵە سەر بدەکرێت لە عێراقەوە دێت ئەمەی تر ڕاستە بەسەلەم وڵاتانی کەنداو وەکو مووسڵ شاری گەورەترین شارەکە لە ڕووی ژمارەی دانیشتوانی سونە نشین دامێکی باشی دەکەن ئەمە هەیە منەزەماتەکانیان کرد بەڵام زۆرینەی حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقی مەبەستێتی شاری مووسڵ بنیاد بنێتەوە چکە بەهێزبوونەوەی شاری مووسڵ بەهێزبوو بەغداش بەهێز دەکاتەوە لەگەلێک بوارە مووسڵ ئەگەر و شارەکان بەهێز بوو مووسڵ لە ڕووی سیناعیوە زۆر پێشکەوتووە لە ڕووی زیراعیوە لە ڕووی خەڵکی ئەفکاری باشی تێدا هەیە لە ڕووی معنیوە هەموو بوارەکانە ئەو دەتوانێت عێراق کە لە زمانی پێش ڕوخانی سەدام زۆربەی جەیشی عێراقی وەزارەتە گرنگەکان لەژێر دەسەڵاتی موسڵاویەکان بووە ئەمە کاریگەری تا ئێستاش ماوە بۆیە پێم وایە ئەم جارە مووسڵ ینی وەکو پێش ساڵی 2004 تعامل لەگەڵ شاری مووسڵ ناکرێنە من ئەوەی دەبینم حکوومەتی عێراق پێچەوانەکەی تعامل لەگە دەکە بۆ ئەوەی دەستی خەڵکەکەی بگری ئەمەش خۆی کارە دروست و باشەکە ئەمەیە کە هەواڵانی ئێمە لە شیعەکە زۆرینی حکومڕانی لە عێراق بەو شێوازە تعامل بکەن باشترەوە ئێستاش ڕۆلی حەشدی شعبی لەبیر نەکەین حەشدی شعبی هێزێکی کاریگەرە لە پاراستنی ئەمنیەتی شاری مووسڵ و چواردەوری شاری مووسڵ لە دەسەڵاتی حەشدی شعبی ئەوانش توانیتانێنی وەکو پێویست بە شێوازێکی تۆکمە پارێزگاری لە شاری مووسڵ بەڵام گرنگە و منەزەم بێ زۆر باشە پرسیارم زۆر ماوە بەڵام پێم خۆشە پێ و پرسیارانێکەوە هەمووانی کاتەکەش کە دانراوە فرێ پرسیارەکان بکەوین لە ماڵی مامەوە لە بەغدا ڕاگەندرەکەەوە مادەی 140 و هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 ئەچێتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێکردنی مادەی 140 تا چەند گرنگە بۆ مووسڵ و دانیشتوانی مووسڵ بە تایبەت کوردانی ئەو ناوچەیە بەدڵنیە مادەی 140 مادەیەکی دەستوری و هەمیشەیە و یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆلی ئەساسی هەیە بۆ بە تایبەتی جەنابی سەرۆک مام جەلال و هەواڵانی نووسینەوەی دەستوری هەمیشەی کە یەکێتی نیشتمانی کاک دکتۆر فواد معسووم بوو کاک نەوشێروان بوو کۆمەڵێک کەساتی دیاری گرنگی یەکێتی ئەو کاتە بەشداریان کەوە لە سەروی هەمانە سەرۆک مام جەلال ئەم دەستورە زمانێکە بۆ هەرێمی کوردستانەوە بۆ ناوچە جێناکۆکەکان ئێمە بۆ لە ئەگەر باسی شاری مووسڵ بکەین تا دەگەشتە نزیک ناو سنتەری شاری مووسڵ کە دەشتی نەیناوەیە مەخمورە دەوروبەری حەمدانیە و بەعشیقە و تا دەگەشتە زومار و لەملاتر تا دەگەشتە شنگار ئەمە هەموو منتیقەی کوردیە و 190 دانیشتوانی کوردنشین و بە زمانی من و تۆ قسە دەکەن ئەم مادەیە دەبێتە بەشێکی کەلتورێکی گرنگ بۆ ئەگەر ئیش لەسەر بکە بۆ گەڕانەوەی خەڵک بۆ استحقاقاتی خەڵکی ئەم ناوچەیە و بتوانین بە یەکجاری بێنەوە سەرخاچی هەرێمی کوردستان و ئەو استحقاقانی لە ڕابردوو لیان زەوت کراوە جێبەجێ بکرێت بۆیە مادەی 140 ئەم کۆبنەوەی کە جەنابی سەرۆک بافڵ لە بەغا لەگەڵ لە سەرجەم لایەنە شیعەکان بەشدار بوون بۆ ینی دیسانی ئەکتیڤکردنەوەی ئەم مادەیە گرتوونیشتری خستە ناو کوردانی منتیقەکە کە تا ئێستا لەبەر بۆشایی ئەمنی لەبەر کۆمەڵێک مەشاکلیتر ناتوانیە لە دوای ئەوەی کە داعش هات و حکوومەتی عێراق ئازادی کرد ناتوانانی بگەڕێنەوە سەر ماڵ و حالی خۆم بە تایبەتی لە شنگار کێشەی قوولمان هەیە ئەمە وا دەکات دەتوانین پێ بڵێن ئەگەر مادەی 140 جێبەجێکرد بەشێک لەم کێشانەیە کە چارەسەر دەکرێت و پێویستە ئەکتیڤ بکرێتەوە ئەوەی چونکە مادەی 140 چەند بابێکی هەیە تەتبیعکردنەوەی یەکەم جار دوای ئەوانەی کە زەرمەن و زیانەکانیان جێبەجێ سەرژمێریەکە هەیە بۆیە ئەمە بە ڕۆژێک ناکرێت پێویستی بە کات و ساتی خۆ هەیەەوە ئەمە تەمەنا دەکەین کە بتوانرێت مادەی 140 بە هەموو لایە کوردیەکان بێت جیاوازی شەڕی لەسەر بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم کێشانە چارەسەکەین کە لە کەرکووک کە ئێستا تا ئێستاش تعریب زۆرە لە داقوق لە دووسەرگەڕان سەرگەڕان کۆمەڵێک مەشاکلی قوور هەیە لە منتیقانە بتوانین ئەمانە چارەسەر بکەین بە زووترین کاتکە ئێستاش من پێم وایە وەکو یەکێتی لایەنی کوردی موقعەکانی ئێستا لە حکوومەتی عێراقی هەیە خراب نییە کە بتوانین ئیشی لەسەر بکەین باشە خەڵکی کەرکووک و دەوروبەری لە ئێستاشدا خەون بەوە دەبینی کە ئەم هێزە هاوڕەشەی کە لە ماوەکانی ڕابردوو بڕیای لەسەر دەکەوە دروست بکرێت دیارە هەمووان جەختیان لەسەرەوە کردەوە کە پێویستە ئەو کەسانە یاخود ئەو لایەنی کە کەرکووک و دەوروبەری پارێزات خەڵکی شارەکە بن بە هەموو دروست بوون یاخود دروستکردنی بێگومان دروستکردنی هێزێکی هاوبەش بۆ مووسڵ تا چەند گرنگە ینی ئەم فرەهێزیی کەوا هەیە حەشدە و سوپایە و پۆلیسە و ئەمنی وەتەنیە کە لە مووسڵا بوونیان هەیە ئەمە ڕەنگە جاری وایە
لە ئاڵگۆڕی زانیاریشە مشکلیان بۆ دروست جا بۆ نمونە دروستکردنی هێزێکی هاوبەش بۆ مووسڵ تا چەند پێویستە بەدڵنیاوە کێشەی مادەی 140 منتەقەی ناوچە کێشە لە سەرەکانی هەرێمی کوردستان هەموو یەک معاناتی هەیە بەدڵنیایەوە پێشتریش مشتەرەکە هەبوو لە هەموو سەکتەرەکانی بەوابەی مووسڵ هێزی پێشمەرگەی کوردستان و شورتەی ئیتیحادی پێکەوە ئیشوکارەکانیان دەکرد بۆیە ئەم هێزەیە ضرورەتێکە بە تایبەتی بۆ منتەقەی شنگار ئەگەر پێشمەرگە بە هاوبەشی لە ناوچە جێنەوەکان بە تایبەتی دەوروبەری مووسڵبی لەوانەیە خەڵک زیاتر بگەڕێتەوە ئەمانەتی زیاتر دروست بێمە گرنگە ئەم هێزە هاوبەشە ئومێد دەکەین کە بتوانرێت ئەم هێزە دروست بکرێتەوە بتوانێت بە تایبەتی بۆ خەڵکی شارەکە کە خەڵکی شارەکە خۆی پاسەوانی لە ماڵ و حاڵ و سنوورەکان بکەمە گرنگی زۆر بۆ دڵنەوایەک دەبێت بۆ جەماوەری کوردەکان کە لەوێ دانیشتون تا ئێستا نەگەڕاتنەوە. بەڵێ بەدەر لە پرۆژەی ئاودانکردنەوەی مووسڵ پرۆژەی ڕێگاوبان و جادا و هەوکات بنیادنانەوەی ژێرخان و سەرخانی ئابووری مووسڵ تا چەند کار لەسەرەوە کراوە کە زیان لێکەوتوانی جەنگی داعش کە دەڵێم جەنگ بەڕاستی شەڕ چونکە جەنگێکی دوور درێژ و بەڕاستی چەند ساڵی خایاند کار لەسەرەوە کراوە بووی کە زیان لێکەوتوانی ئەو جەنگە قەرەبوو بکرێنەوە و ڕۆڵەکانیان بەشەی حساب بکرێ ئەوانی کە لە ڕووی مادی و معنەویشەوە زیانمەند بوونە حکوومەت قەرەبوویان بکاتەوە. ئەمە گەڕانەوەی ئاوارەکان لە هەمان کاتدا ڕاستە گەڕانەوە حکوومەتی عێراقی شتێکی هەیە تعویزات پێ دەڵێن ئەو خانوانەی کە چ بەهۆی قەسفی تایاراتی عێراقی و ئەمریکی و هاوپەیمانانیان بەهۆی تەقاندنەوەی داعش قەرەبووکردنەوەی ئەو ماڵانە لە ڕێی مەحکەمەوە و شهودی منتیقەکەەوە کە ئەمە قەرەبوو بابەتی قەرەبوو دەستی پێکردیە بەڵام پرۆسەکە سستە و ئەو منحیکە و پارەی بۆ دانراوە و بوزەی بۆ دانراوە کەمەوە محسوبیەتیش تێدا هەیە و واستاتی تێدا هەیە خەڵک وەک خۆی حەقی خۆیان ناگرێت چەند لەو بابەتە کردووە بڵێ نییە هەر نییە وانە هەیە بەڵام وەکو پێویست نییە دەبێت بۆ مووسڵ کە خەڵکی مووسڵ مەسەڵەن کابرای کەسێک هەیە لە شاری مووسڵ خانوەکی هەیە لەوانەیە بە 20 ساڵ تا توانی بخاندەیەک دروستکار لەو شێوازە بە یەک ساروخی تارێک بەربووتەوە ئێ ناتوانانی ئاوادانی کە گەر حکوومەت هاوکاری نەکە کە حەقی خۆیەتی بەزان چەندین ماڵ هەیە گەنجیان لێ ڕۆیشتووە شەهید بووە بەر داعش کوشتێتی ئێستا تا ئێستا ئەوەی سەرژمێری کراوە نزیکی 56,000 کەس لەلایەن داعش کوژراوە لە مووسڵ بەشێکی زۆری لێ بێ سەر و شوێنە ئەمە هەموو کێشەیە ینی بەڕاستی کێشەیەکی قوڵە ینی بەشێکی خەڵک داعش بۆ کوژراوە ینی ئەوە هەموو خەڵکی ئەم شارە بوونانی بەگەڵ کەوتونانی بەهۆی هەر بابەتێک ئەمە هەموو کێشەیە چۆن تەعامل لەگەڵ دەکرێت چۆن دەتوانین ئەم ئەفکارەکانیان بگۆڕین چۆن دەتوانین قانونە یاسایەکدا بنێن بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە چووکە ئەمە ینی قورسە کەسێک نییە سەر کەسێک کوژراوە بوویتە شەهیدی حرب منی سەرم لایەن داعش کوژراوە شەهیدە بەڵام ئەوانەی کە سوکارەکانیان ناو داعش کوژراوە داعش بوونە ئێستاش کە سوکارەکانیان ماوە چۆن تەعامل لەگە ئەم عەقلیەتە دەکرێت دەبێت لە چەند لایەکەوە ئیشی لەسەر بکەی بۆ ئەوەی ئەفکاری داعشی و قاعیدەی ڕابردوو کۆتایی بێن ئەمە پێویستی بە لە زەمینە سازیە و لە دیراساتە لە جامیعەکانە مامۆستایەکانی ئاینی هەم بدرێت و کەسایەتەکان هاوکار و هەماهەنگ بن ئەم فکرەی داعشە نێڵن باش و بەرنامە شودانی ئیهمالکردنی خراپە باش ئێوە کوێچەتی نیشتیمانی کوردستان مەڵبەندەکەتان لە دەشتی نێنەوەبوونی هەیە و شاری مووسڵ سنتەری شاری مووسڵ باشە و کاری ڕێکخراوەی و کاری حزبی خۆشتان لێ ئەنجامدن بەڵامیەوە تا چەند توانن خزمەت بە هاوڵاتیانی مووسڵکەن و ببنە پردێک لە نێوان هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی بەغداد بۆی کە معاناتی هاوڵاتیان بگەین بە شوێنی مەبەست ئەمە بە خۆشحاڵێ وەکو یەکەم هێزی کوردی لە سەرجەملانە سیاسیەکان بێ مزایەدە بەبێ مزادە وەکو هێزی یەکەم هێزی کوردی ئەمە ناو مووسڵی کە بارەگامانەی هەشت بارەگای یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو سەنتەری شاری مووسڵ هەیە بە کۆمیتە و مەڵبەند و ڕێکخراوەکان و کۆمەڵایەتی تا ئێستا ئێمە تەمەنا دەکەین هەموو هێزەکان بگەڕێنەوە پێکەوە بتوانین چکە مووسڵ ئەوەیە ئێمە پێکەوە بتوانین ئیش بکەین لە شاری مووسڵ بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هێزولانێک نە هێزە ئیسلامیەکان نە پارتی نەگەڕاتنەوە بۆ شاری مووسڵ ئەوە هەیە وەکو یەکێتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە گەڕاوەتنەوە بوو تا هاندەرێک بۆی خەڵکی کورد بگەڕێتەوە بەڕاستی مقەڕاتی کوردی کە دەگەڕێتەوە چکە جانیبی ئەیسەر و ئەیمەنمان هەیە ئەیسەر بەشێکی زۆری دانیشتوانەکانی خەڵکی کوردنشینە کە خەڵک وێنەی سەرۆک مامزەلال دەبین و ئاڵای یەکێتی دەبینێت وردە وردە تەمەنایەک لۆ دروستبووتەوە کە دەگەڕێتەوە بۆ مووسڵ و ئێمە وەکو یەکێتی کە لەوێن لە خزمەتی هەموو شارەکەی ئیشمان کردووە لە هەموو بوارەکانە کێشەی
ئەمە ئەو خەڵکانەی کە کوردن کێشیانێ ڕۆژانە لەگە دایرەکان بوتنە تەنسیق وە دەستی هاوکاری پرۆژەمان هەیە بۆ بەڕێوەبەراتی گشتەکان پارێزگارەوە علاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەکارهاتەوە بۆ بتوانین خزمەتی سنوورەکە بکەن چونکە یەکێتی لە ساڵی 2023 ڕۆلی کاریگەری هەبووە لە شاری مووسڵەوە چەندین شەید ماداوە لە ناو مەڵبەندەکە بەس لە ناو مەڵبەندەکە ڕوبەڕوونەوە تروستانی قاعیدە و لە ئەم تەقینانەوەی کە بۆ مەڵبەند هاتووە نزیکەی 100 شەیدی هەیە جگە لە مەجلیسی دووسێ ئەندامی مەجلیسی محافەزا مەجلیسی قەزا شەید بۆ یەکێتی کەوادیرەکانی لە ناو سەندەری شاری مووسڵ لە ساڵی 2005 حکوومەتی مووسڵ کۆتایی پێهات مەڵبەندی مووسڵ بوو و توانی ئەو کێشای چارەسەر بکات و بە هێزێکی گەورە چۆ ناو مووسڵ کۆنتترۆل بکات چونکە قاعیدەم کاتە شاری مووسڵی کۆنتترۆل کرد هەموو خەڵکی شاری مووسڵ شادی بۆ دەن ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان دەمانێت ئێستا ئیش دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلی ئەم ڕۆلە دەگیرێتەوە بە تایبەتی ڕۆلی ئێستا ڕۆلی خزمەتکردنە لە ڕێگای وەزیرەکانمە لە ڕێگای حکوومەتی عێراقی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بەشێکی بەهێزە لە حکوومەتی عێراقی و علاقاتێکی باشی لەگەڵ سەرۆکی حکوومەت و ئەوانەیە بتوانین ئەم کێشانەی ڕوبەڕووی مووسڵ دەبتەوە کێشەی زۆرە و گەلێک کێشانە بتوانین چارەسەری بکەین و ئێمە ڕۆژانە لە پێشوازی هەموو خەڵکیشین و بە شایەت یەگای بچن قسە لەگە برا عەرەبەکان و کەندەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە سەردەمی سەرۆک مام جەلال و ئێستاش ئێمە بە هەمان نەهەزی ئیش دەکەین بۆی خزمەتی گەلانی عێراق بکەین و خزمەتی شارەکە بکەین لە مووسڵ. جوانە ناوچەدا بڕێنراوەکان سەرەکیترین ناوچە بوون کە زیانمەندی لە کەوتەکانی ڕفراندۆم بوون و بێگومان مووسڵیش بەشێکە لەو ناوچانی لە پاش لێکەوتەکانەوە بە تایبەت یەکێک لەو کێشانەی کەوا بەدڵ لە پرسی خاک و پرسی شوناس و گۆڕان لە هاوسەنگی و پارسەنگی هێز کێشەی کەمی فەرمانبەری کورد لە دایرە خەدەمیەکان و هاوکات کێشەی فەرماندنی کوردیە ئەوەی لە مووسڵە چیە گوزارێت سەبارەت بەوە ئەو کێشانی کەوا بە تایبەت لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم ڕوبەڕووی کورد بوونەوە بەداخەوە ئێمە بەشێک لە ئەو ماتەقەی کە پێدەڵێن کوردنیشین لە دوای کۆتایی هاتنی شەڕی داعش هێزی پێشمەرگە گرتیەوە تا شنگاریش و هێزی پێشمەرگە بوو شنگار و زومار و تا تلکێف و حەمدانی و هەموو ئەو شارانە هێزی پێشمەرگەی کوردستان توانی ئازاد بکە بەڵام بەداخەوە بەهۆی ڕفراندۆمەکە ئەم هێزانە لێ بوون دیسانێت تەسمیلی حکوومەتی عێراقی کراوە و لێکەوتەکانی ڕفراندۆم کاریگەریی یەک جار زۆر گەورەی خستە منتیکەکە وای کرد دووبارە خەڵک ئاوارە بێتەوە بەهۆی ئەوەی ئەم هێزەی کە لێرەی باڵا دەست بوو کە پارتی دیموکراتی کوردستانە خۆی بەشێک بوو لە کێشە قوولەکە نەیانتوانی وەکو حیزب ببینێنەوە و بەشێک لە کێشە قوولەکە من کە ئەوان سەحبیان کرد و شوێنەکانی تەسمیلی حکوومەتی عێراقی کرد ملەتەکەش و تایبەتی خەڵکی شنگار دیسانێ دووبارە و سێبارە ئاوارە بوونەوە کاریگەری یەکجار سڵبی هەیە پێمان نییە بە ئاسانی بتوانین تعویزی لێککەوتەکانی ڕفراندۆم لە سەرجەم ناوچە جێناکەکان بکەینەوە بە تایبەتی لەم شارانە لە کەرکووک ئەمەی هەبوو خۆشببختانە یەکێتی نیشتیمانی کوردستان توانی مقاومەت بکەوە ماوە کەوادیرەکانی سەرکرداریەکانی مەکتەبی سیاسی ئاساییشی کۆمەڵێک بوارە توانیان مانەوە کە دڵنەوایەک بوو بۆ جەماوەری کەرکووک کە شارەکە بەجێنێری بەڵام پێچەوانەکەی بوو لە سنووری مووسڵ و سنووری مووسڵ هەموو خاڵی بۆ دیسانی دووبارە لە کوردنیشتنی ئەمە کێشەیەکی قوڵە بە گەڕانەوەی ئێستا کەم بۆتم باس کرد پێشەوە وتم کە مقڕی شەری گەڕایەوە کۆمەڵە خەڵکەوە دانەوەی بگەڕێنەوە و گەڕایتنەوە ئەمە وا دەکات بکەن بۆیە چۆن دەتوانین ئەمە بنیاد بنینەوە بژگەرێتەوە بۆ چۆن دەتوانین بەرنامەکانی مادەی 140 ئەوەی لە دەست لە لیژنەی مادەی 140 لەو دەستور چۆن جێبەجێ بکەین و چۆن بتوانین دڵنەوەی بدەینە خەڵکی خۆمان لە مووسڵ لە دەوروبەری چۆن خەڵکی کوردنیشتن بگەڕێتەوە کە زەمانەت بنێت جارێکی نە وەکو لێکەوتەکانی ڕفراندۆم نەوەکو داعش ئەو کاتەی داعش مووسڵ فەرقی هەبوو لەگەڵ کەرکووک لە کەرکووک داعش نەیتوانی بێت بەهۆی ئەم بەرگریایی بەهێزەی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و دووس خورماتەوە کردی ئەمەی هەبوو لێکەوتەی ڕفراندۆم بوو تۆزە وەزعەکەی ئاڵۆزکە بەڵام ئەمەی مووسڵ منتەقە کوردنیشتنیان جیاوازی زۆری هەبوو داعش هات هەموو تەسمیل کرا مقاومەت نەبوو دوای ئەوەش لێکەوتەکانی ڕفراندۆمیش دیسانی خەڵکی ئاوارە کردەوە دەستخۆشەک و دوا پرسیار و دوا پێم خۆشە کە بزانم لە ئەگەری بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە مووسڵ چه ئامادەکاریەکەکە بۆی کە زۆرترین دەنگ بەدەست بێنێت ئێمە ئامادەکاری تەواومان کردووە لە ئامادەکردنی کاندیدەکان کە لە هەموو پێکاتەکانی شاری مووسڵ بێت و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخستنەوەی تەنزیماتەکانمان و هێنانی هەموو لە پێکاتەکان بۆ ناو لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەهێزکردنەوەی علاقاتی یەکێتی و ئەو بنیە تحتیکە یەکێتی هەبووکو تەنزیم و علاقات لە مووسڵ دڵنیان ئەمجارە لە دەرەوەی شارەکەنی لە ناو سنتەری شارەکەین و خەڵکی مووسڵ یەکێتیان خۆش دەوێت
و ئەو قسەی من نییە وەکو مەسئول بەڵام ئەمە مێژووی یەکێتیە و علاقاتی جەنابی سەرۆک مامجەلال و خۆشەویستی گەلانی عێراق و شاری مووسڵ بە سەرۆک مامجەلال کە هەمیشە بە کەسێک دادنێت کە لە یەک مەسافەیە لەگە هەموو نەتەوەکان علاقاتی باشێ و پشتیوانی لە هەموو لایەنەکان و جەنابی سەرۆک مامجەلالیش پیاوەتی بەسەر سونەکان زۆر هەیە و زۆر دیفاعیشی لێکردنەوە من دڵنیام ئەم جارە ئەوان پاداشتی یەکێتیشمانی کوردستان دەکەنەوە. بە هیوای سەرکەوتن کاگەڕاست زۆر سپاس بۆ تۆ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس سەرچاوە بژیت بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەر بوون هەموو لایەکتان شاد و کامەرامەت.